سڵاوت لەبێ سڵاو لە تۆش بەخێر هاتی بۆ فامیلی مۆڵ زۆر سپاس دەکەم مەمنون. لەکوێوە هاتووی؟ وەڵا لەو لێرەوە هەر لە هەولێر دانیشیت؟ باشە زۆر باشە. کەش و هەوای فامیلی مۆڵت پێ چۆنە؟ وڵی شوێنێکی گشتی زۆر خۆشە، یعنی خەڵک ڕۆژانە زۆر سوودی لێ بینێ، شوێنێکی خۆشەوەیتر خەڵک بۆ شت کڕین بێ یار بۆ پیاسە بێ بۆ شتێک بێ، شوێنێکی زۆر خۆشە یانیتر. پیشەی جەناب چییە؟ پۆلیسم. پۆلیسی؟ یاخوا مندوو نەبی لەش ساغ بێ. ئەو کوڕە جوانە کە وەرە پێشەوە چی تۆیە ئەمە؟ خوارزامە. خوارزاتە؟ چۆنی؟ باشم. باشی؟ ناو چییە؟ یحیا. کاک یحیا؟ پۆلی چەنی؟ 5. پێنجی تۆ؟ باشە. زیرێکی شتێکی خۆشم پێشکەشکەیت؟ دەیڵە. دڵ لە سینەم دەرچووە هاوارەکە، بێوەستان ناوی تۆ ئەبا، من بەو هەموو ئازارە مەرخۆشم ئەوێ، تۆ بۆچی منت خۆش ناوێ. ئەیوە قوربان دەستەکانت خۆش بێ. عافیە؟ تۆ شتێکی خۆشمان پێشکەش ناکەی؟ مەخوا من نایزانم. هیچ بەسەراتێکی خۆش لە خەیاڵ نییە بۆمان بڵێ؟ نابخوا لەم دەسا هیچ لەبیرم نییە. باشە. با پرسیارەکەت لێ بکەم ئەگەر زانیت ئەو کاتە بیتە خاوەن خەڵات، بەڵام پێشەوەی پرسیار لێ بکەم بزانم حەز لە چ جۆرە پرسیارێکە؟ گشتی بێ، وەرزشی بێ، ئاینی بێ؟ ئاینی و گشتی زیاترن. ئاینی و گشتی. باشە. با گشتەکەت لێ بکەم ئەڵێ بە کامە وڵات وتراوە مەجەڕ؟ بەکامە وڵات وتراوە مەجەڕ؟ مەدەر؟ مەجەڕ. مەجەر. مەجەر وڵاتی مەجەر. وڵای بە من سووریا بوو. سووریا؟ نا. یەمەن؟ نا. مەجەر ئەگە سعودیا بێ. هەر نا. وڵاتەکە عەرەبی ئەگە دەتوانیت زۆر تۆزێ ئاسان. عەرەبی نییە. کەواتە ئەنگلیزیە. تقریبا لە وڵاتی عەرەب دەرچۆ. لە وڵاتی عەرەب دەرچم. فەرەنسا؟ با من ئاسانکاریەکەت بۆ بکەم لە بینی دوو وڵاتە اختیارت بۆ ئەەکەم. ئیسپانیا، هەنگاریا. هەنگاریا. زۆر ڕاستە. زۆر سپاس. بەخێر هاتی. ئەگەر هاوکارانم پیرۆزت بێ، تۆ بووی بە خاوەن خەڵات لەلایەن ماکسەوە هەر لە فامیلی مۆڵ ئامادەکراوە، دەتوانی بچی بە بڕی 15,000 تۆ بازاری خۆت بکەی لەوێ. مەمنون بۆ ئاسانکاریەکەیشت. سپاس مەمنون. وەرە یەحیا، تۆش بووی بە خاوەن خەڵات لەلایەن ئێمەوە لە ئیندۆر گەیم، دەتوانی بچی بۆ خۆت یاری بکەی لەوێ. باشە؟ هیچ شتێ پێمی بڵێ؟ نا. نا؟ تاوا دەستەکانت خۆش بێ. بەخێر هاتی.